ماڵی ساوایان کە لە هەموو کوردستانە تەنها لە سلێمانی هەیە جاری کەش ئەم معلوماتەمان داوە لە ساڵی 2019 41 منداڵی ساوا لە تەمەن 1 ڕۆژە بۆ 4 ساڵ لە خۆی گیراوە خزمەت کراوە. لە ساڵی 2010 ئەم ڕقەمە 36 بووە، واتە بەرزبوونەوەی بۆ خۆیەوە بینیوە. لە ماڵی کوڕان 34 منداڵ، لە ماڵی کچان 23 منداڵ کە لە ماڵی کچان لە ساڵی 2010 حوت منداڵ بووە. سەبارەت بە پرۆژەی خێزانی جێگرەوە لە ساڵی 2019دا ئێمە پرۆسەکە بەردەوام بوو لە پەسەندکردنی خێزان و هەڵسەنگاندنیان کە هەر پەسەندکردنی هەر خێزانێک نزیکەی 3 مانگی پێچێ و ژمارە ئەو منداڵانەی کە نێراونەتە ناو خێزانەکان 2 منداڵ زیادی کردووە. هێڵی گەرمی فریاکەوتنی مناڵان هەیە، هێڵی 116 کە وەڵامی مناڵان و خێزانەکان دەداتەوە و کێشەکانیان بۆ چارەسەرەکە ڕێنماییان هەیە، زانیاریان هەیە. لە ساڵی 2019دا هێڵەکە 44797 پەیوەندی پێوە کراوە. لەو ژمارەیە تەنها 9873یان لە کاتی دەواما بووە.